بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاومان بۆ ئێوەی خۆشەویست و بەڕێز بێ بینەرانی ئازیز و خۆشەویست. ئازیزان و بەڕێزان، ئەمڕۆ باز لە دەربڕینی خۆشەویستی دەکەین بۆ یەکتری. خۆشەویستی گوزارەیە کە هەر لەگەڵ بیستنی هەستێکی خۆش دامان دەگرێ. خۆشەویستی چوارچێوەیەکی دیاریکراوی هەیە یاخود کۆمەڵێک پێناسە و تێگەیشتنی جیاواز. خۆشەویستی بۆ هەمووان و هەموو ئاستەکان وەکو یەکە یاخود جۆری خۆشەویستیەکان جیاوازە و دەربڕینەکەشی بێگومان جیاوازە. ئازیزانم، خۆشحاڵین لەگەڵ ئێوەی بەڕێز و خۆشەویست لە بەرنامەی باس و خواستەوەرەی ئەمڕۆی بەرنامەکەمان دەربڕینی خۆشەویستیە بۆ یەکتری. میوانێکی ئازیز و خۆشەویستمان هەیە، مامۆستا عومەر زەڵمی. مامۆستاجان زۆر بەخێر بێ. سپاس دەکەم، خوازای خێر باتە ئینشاءالله. مامۆستاجان، ئەمڕۆ باز لە دەربڕینی خۆشەویستی دەکەین بۆ یەکتری. لە دەستپێکدا پێویستە باسی ئەو بکەین کە باسی پێناسەی خۆشەویستی بکەین. یەک پێناسە هەیە یان کۆمەڵێ پێناسە و تێگەشتنی جیاوازی هەیە؟ بسم الله الرحمن الرحيم، الحمد لله رب العالمين، الصلاة والسلام على خير خلق الله محمد وآله وصحبه أجمعين. زۆر سپاسی بەڕێزتانەکەم و سڵاو و ڕێزم هەیە بۆ بینەرانی بەڕێزی کەناڵی ئاسمانی پەیام. ئەمێ دەکەین ئینشاءالله ئەم چەند کاتە یا ئەم چەند وەختە لە خزمەتانە بین بتوانین مەڵۆیەک بخێن سەر خەرمانی زانیاری ئەو بابەتەی کە جەنابتان هەڵتەمژاردووە بۆ ئەوەی کە بتوانین باسێکی لەسەر بکەین. خۆشەویستی و مەحەبەت چەمکێکی قورئانیە یا چەمکێکی ئیسلامیە بە تعبیرێکی فراوانتر. لەوانەیە لە خوێندنەوەکانی ترا هەندێک شتی بۆ باس کرابێ، مەسەن لە هەندێک ئەدەبیاتە پێ بووتێ عشق، لە هەندێک شوێنێکی ترا جۆرێکی ناوێکی بۆ دانرابێ. خۆشەویستی ئەگەر بە کورتی باسی بکەین یا پێشەوە بچینە سەر ئەو پرسیارێک کە جەنابەت کردن، ئەم حیاتە ژیان هەر هەمووی یعنی باسی مرۆڤ ناکەم، هەرچی لە زیندەوەر و هەموو گیاندار و هەرچی نەباتاتی ژێ لەسەر خۆشەویستی وەساوە. ئەگەر مەحەبەت و خۆشەویستی نەبێ هەموو ژیان تێگەچێ، هەموو ژیان تێگەچێ بەم یەکە. بەڵام خۆشەویستی ئەگەر وا دابنین کە یەکتەرەفە بێ، ئەو کەسە بەڕاستی بە هەڵا چووە ئەگەر باسی خۆشەویستی بکە. ئەگەر خوا نەخواسە هاتوو ئیدعای خۆشەویستی کرد و هەدەفەکەشی نەپێکا بوو، دیسان هەر بە هەڵا چووە. ئەگەر باسی خۆشەویستی کرد و نەیتوانی ئەو هەنگاوەی کە بۆی ناوە بگاتە ئامانج و بگاتە مەبەستەکەی خۆی، بەڕاستی لە پێناسەی خۆشەویستیە جێگەی نابێتەوە. بۆیە خۆشەویستی مەحەبەت جوانترین وشەیەک بۆ ئەوەی خەڵک بیگوێزێتەوە یا بیگۆڕێتەوە لەناو بەندەکانە، لەناو مرۆڤەکانە، لەناو ئینسانەکانە. بەڕاستی جوانترین کەلیمەیەکە قورئان باسی کردووە، بەدیتێ باسی مەحەبەت، باسی خۆشەویستی. بەڵام ئەوە بزانین خۆشەویستی و مەحەبەتەکە بە دوولایەنە ئەکرێ، یعنی ئەگەر تاگلایەنە بوو یعنی زۆر هەدەف ناپێکێ یا ناگاتێ ئەو مەبەستە یا بە هەڵا ئەو کەسە چووە. بۆ چونکە هەم قورئان لە قورئانە ینی باسی مەحەبەت دەکا، ئەبێ ئەم مەحەبەتە لە کەسێکەوە بەرامبەرەکەش پێی بزانێ، وەکو چۆن قورئان پێغەمبەر ئەفەرمێ عەلەیهی سەڵات وەسەلام لە حەدیسەکەی ئەو حەوتاقپەی وان نەژێستێ بەڕێ عەرشی خوا، وەڕەجولانی تەحابا في الله. تحابا أو بابي مفاعلة نحوها لا عربية، يعني من توم خوجوي توج من تخوجوي إن جابت مفاعلة. أينا بابي كتاب بيوتي حبيب، بيوتي محبوب. أما أكيد كسر فلان كسر محبوبي فلان كسر فلان كسر حبيبي فلان كسر. بلام هل كاتي أم خوشويستي توايا ولا أو كاتب متحابين أو شيء كيا صغير كبيوتي صغير مفاعلة بو أوي كمل توم خوجوي توج من تخوج بي. أجا من توم خوج ويست توم نو خوج نبيست أوش تك هدفك نابيك إنه رجل رجان هنجاي ناجين بقينا نزيكي يكترو أو هدفك خواي جورا مروفيش بيوستيتي بيتدي. زور باشا مامۆستا. بینە سەر چوارچێوەی شەرع وەکو جوزئیات باسی خۆشەویستی دەکا یاخود لە بازنێکی فراواندا یان چوارچێوێکی گەورەی هەیە خۆشەویستی. خۆشەویستی لە شەرع هیچ دیارێکی بۆ دیاری نەکراوە، بڵێن وەکو بڵێ ئەمە بازنەیە کە ئیسلام هێناوێتی بە دەوریا، ئەمە کەوانەیە کە ئیسلام بڵێت تا ئەویاتۆ بۆ هەیە خۆشەویستی، تا ئەمەیە خۆشەویستی بۆ هەیە. ئەمەی ئەگەر بە تعبیرێکی تر باسی بکەین، ئەمڕۆ نانراوە خۆشەویستی و خۆشەویستی نییە. یعنی
ئەگەر بێنە باسی ئەگەر کورتی بکەینەوە لە شوێنێکە ئەمڕۆ کە خەڵک خۆشەویستیەکە بەڵام خۆشەویستی نییە بەداخەوە جاری وایە لە پەنای ئەم خۆشەویستە یا ئەم خۆشەویستیە چی لە دایەگەێنێ چی بەدایەگەێنێ ئەوە جاری وایە بۆتە مای ئابڕووچوونێک بۆتە مای حیاچوونێک ئەگەر ئەم خۆشەویستیە بین و ئێمە وای لێ نەکەین کە ئیسفادەی بۆ کۆمەلگا هەبێ ئەوە ناوەتێ ئارزوی من یا بارزی تۆنی ئەسە جەناب ناوت بەختیار ئەکرێم بڵم تۆ ناوت ئەحمەدە تۆ بە هەر بڵم ناوت ئەحمەدە بابە ئەڵێ من ناوم بەختیارە من ئەڵێم ناوت ئەحمەدە ئەوەش کە ئەڵێ من خۆشەویستیەکەم دەخۆ بە ئارزوی من و تۆ نابێت خۆشەویستی کاتێکەیە کە من خۆشەویستیم بۆ جەنابت هەبوو ئەبێ ئەو کەسانش وان لە پەنای تۆ وان لە دەوروبەری تۆ بەر خۆشەویستەکەی من بکەون بەر خۆشەویستیەکە من بکەون ئەگەر بە تعبیرێکی تر تۆ خاتری منت بوێ تۆ منت خۆش بوێ ئەبێ کە سوکارەکە منیش خۆش بوێ ئەمڕۆی کە ئێستا بەداخەوە کە ناویان ناوە خۆشەویستیە کە بۆ جوابی پرسیارەکەت هیچ بازنەیەک نییە بە دەوریا درابێ ئیلا مەگە کاتێ بچێتە بابی محەڕەماتەوە کە چوو بابی محەڕەماتەوە ئێتە ئەو پێی ناوەتێ خۆشەویستی لە ئیسلام پێی ناوەتێ خۆشەویستی و محەبەت خۆشەویستی و محەبەتێک تەئسیری هەیە کە خەڵک لە پەنایە ئیسراحەت بکە یعنی بەختەوەر بێ ئێستا ئێمە چەند جار لەم وڵاتی ئێمە خەڵک دیعای خۆشەویستی و محەبەتی کردووە هەم لە گەورەکانمان و تا بچووکانمان نەک باسی کوڕ و کچێک بکەین هەر لە گەورەکانمان داخۆ بەڵام خۆشەویستەکە کە بۆ شێوە نەبووە یان خەلفێتێکی ڕەسینی نەبووە ئەسڵی نەبووە ئەبینی ئەوە باجەکەیە کە ئێستا ئیدن ئەسڵی نەبووە خۆشەویستیە بۆیە من لێرەوە عەرزی بەڕێز دەکەم ئەو خۆشەویستی کە جەنابەت یعنی پرسیارەکەت کرد و بازنەیەکی تۆئینێکی هەیە خۆشەویستی ئینسان بۆ هەموو کەسێک دروستە لەو بازنەیە کە دایناوە بەڵام بازنەکە ئەوەنە فراوانە ناتوانێت بڵێ تەسکی کردووەتەوە قەرارە من تەنها تۆم خۆش بێ قەرار تۆ من خۆش بێ قەرار من تەنها خێزان و خۆش بێ قەرارە خێزان تەنها منی خۆش بێ ئەتە غەیری من ئەوە نەبێ نە ئەم بازنەیە نەهاتۆ بە دەوریا بەڵام ئەو خۆشەویستیانە فراوانن کە تا ئەو ڕادەیە نەگاتە بابی محەڕەماتەوە زۆر باشە مامۆستا ئەو وەکو ینی بەڕێستان زۆر ئاماژەت بە خۆشەویستی ئەگەر بکرێن نێوان دوو ڕێگەزەکە کرد بەڵام ئێمە گەر خۆشەویستی بە واتایی لە نێوان عەبد و خودای گەورەدا باسی خۆشەویستی نێوان بەندە و پەروەردگارەکەی بڵێ من ئەگەر ئیجازەم بە ینی لە ماوەی دقەیەکە پێشەوە بچین باسی محەبەتی خوای متعال باسی ئەو ڕێگەزە بکەم یان یەک نمونە کە بۆی کە بەڕاستی خوشک و برایانمان بە هەڵا نەچن ینی محەبەت و خۆشەویستی قزەی کوڕ و کچ یا ڕێگەزەکەی هەردوو ڕێگەزی بەرامبەر ینی خۆشەویستی حەقیقی دوای زەواج بەکارێت ئەمە خۆمان نەدزینەوەشتان ئەوەی تر پێی ناوەتێ خۆشەویستی یعنی ئەوە هەنگاوێکە بۆ بەهادەردان بۆ نمونە ئێستا من کوڕێک هەیە ناوی محەممەدە کوڕێک هەیە ناوی زەیدە کچێکیش هەیە ناوی مەسن هەرچێک کەسێک بێ وانە ئەم کوڕ کچەیەکتیان خۆش بێت لە ناو خەڵکە لە ناو هەندێک ئەدەبیاتە لە ناو ڕووپەلی ڕۆژنەمەکانە لەسەر خۆشەویستی و ئەمانە ئەم قسە ئەکەن ئەگەر ئەم کوڕە لە شوێنەکە جۆرێ هەڵس و کەوتکە لەگەڵ ئەم کچاکە خۆشی ئەوێ ئەمە سیکە لەم شاشەیەوە یا لە ساحەیەەکە لە پارکێکە باوکو براو مامە و خاڵی هەموو کچەکان بەبەرچاون کە ئەم کوڕە بە ناوی خۆشەویستی و لەگەڵ کچەکە تەعاملێکی ناپەسەند ئەکا ئەم کە سوکارە پیان ناخۆش نییە کە پیان ناخۆشە دێکەواتە ئەمە چنە خۆشەویستیەک بوو ئەم کوڕە سەلماندی بوو ئەم کچە کاتێک کە هات و بە تعدایەکی معنەوی لەم دەوروبەرە کرد يعني تعدایەکی معنەویە بال بۆ کەس لێی نایابن با فەلاقی نەکردبن کەواتە تعدایەکی معنەوی کردووە لەم کە سوکارە ئەگەر قەرارە من لە پێش و ئاماژەم پێیە تۆ منت خۆش بوێ ئەبێ احترامی کە سوکارەکەی منیش بگری ئەگەر ئەم کوڕە ئەو کچێ خۆش دەبێت ئەوە سوکارەتی بە کە سوکارەکەی لە دوور خەریکە دڵیان تەقی حەزیان ئەو لەوەیە کە بەدان گۆشتی لێ بکەنەوە ئەگەر بۆیان بکرێەوە یا گونجابێ مادام ئەو جۆرە لە جۆرەکان هەرسوکۆتێکی ناشرینکە لەگە بەرامبەر ئەوە مامۆستا لێرە پرسیارێک سەر هەڵدەداویشەوەی خۆشەویستی نێوان دوو کەسەوەی کە تۆ ئاماژەت پێدا دوو ڕێگەزەکە یان لە بەر شێوازێکی خۆشەویستی بێت نابێت کاریگەری خراپی جانیبی هەبێ کەواتە ینی ئەوەی کە تۆ دەڵێی دوو کەس کچێک و کوڕێکێکتریان خۆش دەبێت بەڵام زیانی بۆ کەسوکارەکەی هەیە کەسایەتی و شعور و هەستی کە سوکاری کچەکەیان کوڕەکە بریندار دەکا کەواتەوە ینی مادام زیانی هەیە لە لایەکەوە کەواتە پێی ناگوترێ خۆشەویستێکی دروست خۆشەویستی و بەختەوەری ینی دووش وشەی یەکن کاتێک کە تۆ لەگەڵ خێزان تا یەکترتان خۆشەوێ ئەم خۆشەویستنە نەبووە مایە بەختەوەری بۆ ماڵ و ناڵیشتان بێگومان ڕەنگە داتەوە ئەگەر خوانە خواستەوە بە عەکسەوە بێت ڕۆژان تۆ بە جۆرە لە جۆرەکان تووڕە ئەبی لە خێزانت مناڵەکان دووسێ مناڵ ئەزان خەتای تۆ بووە وانە
مثلا واداري خطاكي توي واداري خطاكي جنابته كتورا ابي لخزان من كان جدان هل خوان امن الانا يعني بغضك يا برامر بجناب شو اذن او ظلمك كتوكل تلخزانه هذا ارزم بوي جاء ام شبه مان شويه كوتا ابيتو خوشويستي نبو ام كروكتش كاناوي انا خوشويستي اخو ناوك خوي اصلي نيه يعني خوي اصلي ناوك بيناسي خوشويستي هل ناقري تا ئێمە دایبڕین بە ناوی خۆشەویستیە بۆیە جۆرجار فێڵ لەو کەسانە کراوە ئەم کەسانی خۆشەویستی یەکتر و مەحبوب یەکترن ئەسڵێکی نییە ئەکرێ کوڕ و کچێک بەسەرن فڵان لەگەڵ فڵانە یەکتریان خۆش بوێ بەچی یعنی حەز ئەکا ئەم بیخوازە بۆ زەواج بەڵام ئەگە سەیری دادگاکان بکەین ئەگە سەیری محامی بەڕێزەکان بکەین محامی وایە چ لە قەزیلایە هی قەزیە هەندێ يعني قضية كإنسان عيب في عيب باسيان كا جابا بين وصل باسكي أمارا كان أول من بيد الله كأم لنا إيجابياتي زور كما هي دي بلام كما بلا أتواني بلين بونا كيلا لو بلي صفر ويكو نيو تا دواي يعني أجا خاطر يعني بقرين أجينا من قناعات وانية بوشي وازبو بيتو يسا أو طلاقاني كدياري كلاون كطلاق دراون لشوينا كان كلا هند داتا باسيكا أو كسانبون كلكولانا لشوينكا يكتريان خوش بيستو بناي محبته عشق وخوش بيستو يكتريان خوش بيو أوي هي وأمي هي بلان سرنجامك أو بو هل بتنالين أجر خشكي إيمان داري كامل مواصفات وكريكي إيمان داري كامل مواصفات إتش مشكلة نابه أما إسلام فيري أو ما كان مثاليين ئێمە میسالی بیر ناکەینەوە ئەگەر کوڕێک ناوی ئەحمەدە کوڕی حەزەتی نوحە کچێکیش ناوی عایشەیە وا دەمێت کچی حەزەتی ئیبراهیمە ئەگەر ئەم کوڕە شووی کرد ئەم کچە شووی کرد بەم کوڕە ئێتە وڵات دنیا بێت شامی شەریف نا ئێمە میسالی بیر ناکەن مشکلە ڕووەدا کێشە ڕووەدا لە نێوان ژن و پیا ئۆپەری چاکی شابێت کێشە شتێکی سونەتیە سونەتی حەیات وایە بەڵام ئەمەی ترکە بەڕاستی کێشە دروست دەکات ئەوەیە یعنی ئەگاتە بابێک کە ئینسان حەز ناکات زۆر باسی بکات یا بێتە هۆی خێزەونیە کە ئینسان شەرمەکە باسی ئەو شتانەکە کە بڕیە زۆر باشە مامۆستا باسینە پەیوەندی خۆشەویستی دەربڕینی خۆشەویستی بەندە بۆ خوای پەروەردگار خۆی ئەمە ئەسڵی هەدەفی ئینسان هەر ئاوایە یعنی هەدەفی مرۆڤ ئەسڵ وایە کەوابێ بەڵام تە خوای گەورە لەبەرەوەی کە ئینسانی مخەیەر کردووە جاری وایە ئینسانەکان لا عەدەن جاری وایە خۆشەویستەکان ئەبن بۆ شوێنێکی تر ئەگەنا ئەسڵ وایە ئەگەر ئینسان بەدەل لەوەی کە من و تۆ موسڵمانی بەدەل لەوەی کە من و تۆ ئیماندارین بەڵ ئەسڵ ئینسان وا لەگەڵ معبودی خۆیە ینی پەیوەندێکی زۆر ینی ڕاستەوانەی بوایە نەک پێچەوانە يعني بشوازك بوايا حد إنسان مربط باسي دلوي حتى مسلمان نتيجة كم إنسان أبي وفادار برامل بمخلوقك معبودك برامل بخالقك إتحل كسيك يعني كواتا كسيك يا كسي خوشويستين كسي بيش هموشتك أو كسي كتو هنا وتبون كتو هنا وتبون أبي كبرت الله خوي رب العالمين محبتي خوي پروردگاریش براسي دەریایەکی فراوانە عارفەکان نغرۆبوون یعنی بۆیە مسلمانێک یەک وابزانم ئیبن القەیمی جۆزیە ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ المحبة حتى التفاني يعني محبتي خوا أبي بجورك بتاعته فاني أبي يعني أتويته ولا خوشويستي خوا أما علماء وأبا روشتون يعني بويا مسلماناني بيج إما خواناساني بيج إما زمان بيغمبران ويا أصحاب كانوا حواري كانوا أو بيواني كبراسي بو خواص الحاون كاتك يعني بيني أو خوشويستيان لزد لمجلس يعني أبي لزد لهالسكوت يعني أبي بياي واهي خوانواريني ألفك بلا أو نخوشويستي خوات شو تدلية أو أنا محبتي خوات دلياتي تو حظ أكيد كتابك لخدمتي دام مش أجل شهادة دكتور شهبي بويا أم خوشويستي خوا أم محبتي خوا ليوصل شاو أجري بلا خوي بيغمبري خوا عليه الصلاة والسلام باسي حديثك مان بو أكا فرمي أجي إيمان داران كي لذتي إيمان أتشجن أخوي أسجاري واي من ويج أكين زكاة دين حج أكين روجو أجرين بلان زوجة بداخل ومسلمان كولن لنبوني لذتي إيمانا بويا بيغمري خوا أفرمي عليه الصلاة والسلام أجر أتانوي لذتي إيمان بتشجن أتانوي تشج ورجن لعبادة كانتان لإيمان إيمانكتان لو خوا فرستيك أنجامي أدن أتانوي دوين ويجكتان لذت برن دي أبي يكمشتي خوا وبيغمبرتان لهمو كسي خوشتر بي حتى بيغمبر عليه الصلاة والسلام لخوشويستيا راضي نبوه بعمر كوري خطاب رضا ورحمتي خوي لبي عمر كوري خطاب كاتك عليه شيء هشتوا توبمنا على كان عليه حمالكم كدو بدو بشوا بشك منها بوتو يعني بو بيت المال بشك مشتوا توبمنا على كان يعني اما او على دواي باسي او على اي كيت خوش الدنيا على خوي رب العالمين على دواي على خو
ئەڵێ ئەیمن ئەڵێ هەموو کەسێک خۆشتم غێری خۆم ئەڵێ هێشتا ئیمانە تەواو نەبووە دوای ئەوەی ئیمامی عومەر ئەفەرمێ بیر ئەکاتەوە خۆشەویستی پێغەمبەر دڵیەوە یەکەوە ئەڵێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام ئەلئانە من تۆم لە خۆش ئەوێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو ئەفەرمێ ئەلئانە ئەویش ئەفەرمێت ئێستا تۆ ئیمانداری تەواوی ئەمە بۆ پێغەمبەر عەلەیهی سەڵاتو بۆ خوای پەروەردگاریش بە هەمان شێوە ئێمە تا خۆشەویستی خوامان نەبێ هەر شتێکی ترمان ود ئەسڵ و ئەساسی نییە ئێمە نمونەکان زۆر کاک بەختیار لەبەر چاومانە یعنی خۆشەویستی خەڵکمان بینی بۆ نیشتمان بە ناوی نەتەوایەتی بە ناوی نیشتمانیەوە بەڵام ئەنجامەکەی چی بوو ئەوەیە کە ئێستا ئەیبینین یعنی خەڵک زۆر وتی من بۆ تۆ هەوڵە دەم بۆ تۆ جوهد دەکەم بۆ تۆ تێ ئەکۆشم من بۆ تۆ عەزیەتم کێشاوە خوێنم ڕشتووە ئارەقم ڕشتووە خۆشەویستی و مەحەبەتی ئەو دار و بەردە و دار و بەڕ و ناز دار بەڕ و دەشت و ئەم هەموو شتانە لەبەر خاتری ئەم هینە بوو بەڵام ئایا لەبەرەوەی کە شتەکە ئەسڵ نەبوو ئێستا دەرکەوت کە ئەسڵی نییە یعنی ئێستا من و تۆ ئەم پەرداخت لا زۆر خۆشەویست بێ بەڵام هەر هیچ نەبێ ئەبێ منە لا خۆشەویست بێ تا پەرداخ وانە دەیدار و بەرد خۆی ناکە وڵات خاک و نیشتمان خۆشەویستە بەڵام مرۆڤەکان مهمترن دەی باشە ئەگە خاک و وڵات ئەوەنە خۆشەویست بوو ئەی خۆی ئێستا مرۆڤەکان ئەچەوسێنرێن مرۆڤەکان لە برسا ئەمرن مرۆڤەکان خەریکە بەڕاستی ئەتوانین لە قەراغی مەرگان مەرگێکی زۆر ناشەریفان نامەحتەرەمانە یعنی خەڵک محتاجێ بە جۆرێکی ترکەواتە ئەم خۆشەویستی مادام خۆی لەگەڵا نەبوو ینی ئەبینی زەربی سفر کراوە و نەتیجەیەکی نەبوو بەڵام ئەبینی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام ئەم پێغەمبەرە حەز دەکەم پێشەوەی پرسیارێکی شەبێ ئەوە عەرض بکەم پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵاتو وەسەلام لە کاتی باڵغبوونیەوە مەحەبەتی خۆی ئەڕێژە پێشەوەی پێغەمبەریش بێ بەناو کۆمەڵگادا ئەبوو جەهل شایەتی بۆدا ئەبوو لەهەب شایەتی بۆدا ئەبوو سوفیان شایەتی بۆدا عیکرەمە کاتی کافربوونی شایەتی بۆ ئەدا ئەم هەموو زانی پاڵەوانانە ئەم پێغەمبەرەکە ئەڵێ من خۆشەویستیم بۆ خەڵک هەیە سیر کەش دوای 63 ساڵ لەسەرە مەرگا هەر خەمی میلەتەکەیەتی هەر خەمی خەڵکەکەیەتی بۆ چونکە خۆشەویستی لە خوا وەریگرتووە مەحەبەتی خەڵکەکەش وەتە دڵیەوە بۆیە ینی بیلالی حەبەشی ئەبێتە تەلەبەیەک لە خزمەت پێغەمبەری خوا کە ئەویش لەسەرە مەرگا ینی مەبەستم ئەوە پێغەمبەری خوا تا دووە هەناسەی ئەو خۆشەویستە ڕازگۆ بوو لەگەڵیا بیلالی حەبەشی کە ئەڵێ من خوام خۆشەوێ بەڕاستی ئەڵێ خوام خۆشەوێ لەزەتی خۆشویستنی بردووە بۆیە ئامادەیە هەموو عەزابێ هەموو تەعزیە بچەژێ لەسەرە مەرگا ئەویش خێزانەکەی کە بۆ یەکێک ئەڵێ وا بیلالا وا فڵانیا مێردەکەم ئەمرێ و ئەمان ئەڵێ وا مەڵێن چونکە من سبەین ئەگەم بە خۆشەویستەکەم من سبەین ئەگەم بە حەبیبەکەم دەی حەبیبی هەر کەسێ ئەوەنە گرنگە ببێ بە حەبیبی خوا ئەوە نەمان گرنگە ئێمە وەکو هەر ئافرەت بێ یا پیاو بێ ژن بێ کوڕ بێ کچ بێ هەر شێ بێ هەر ببینە بازنەیەکەوە کە خوا خۆشی بوێن ئینجا ما یلقی الله حەبیبه فی النار ئێتر یەکێ لە سەرنجامی ئەوەی کە من و تۆ ببین بە خۆشەویستی خوا ئیسفادەکەمان چیەکە یان چی ئیسفادەکەین بەدەر لە بەختەوەری دنیا هەر لە قیامەتە پێغەمبەری خوا ئەفەرمێ خوا وەعدیاوە خۆشەویستەکانی کە ئەبینێ دەی خۆ خوا نایە لە جەهەنەما من تۆ ببینێ ئەیخوا لەکوێ ئێمە بێ حتمما لە بەهەشتایە بۆیە خوای گەورە ناو جەهەنەما خۆشەویستەکانی نابینی ئێمە دەکەم ئینشاءڵڵا ئێمە ببین بە خۆشەویستی خوا بێتە خۆشەویستی دڵمان ئەو کاتە ئینشاءڵڵا ئیسفادەی دنیا و قیامەتە مامۆستا بابەت لە خۆشەویستی پێغەمبەریش پێین عەلەیهی سەڵاتو وەسەلام چۆن خۆشەویستی دەربڕین بۆ سەرداری کەون سەرداری مرۆڤایەتی پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام بەداخەوە ئێستا ئێمە حەزەکەم ینی ڕاشکاوانەوە عەرزکەم خۆشەویستی پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام بەدەم کەمە وترێ ینی خۆشەویستی مەحەبەتەکەی بەدەم کەمە وترێ ئەکرێ سەڵاوات بەدەم بدرێ بەڵام خۆشەویستی بۆ پێغەمبەر بەدەم ناوترێ من پێغەمبەر و خۆشەوێ دێ تۆڵی پێغەمبەر و خۆشەوێ فڵان ئەڵێ من پێغەمبەر و خۆشەوێ کێڵێ وایە وانە بەڵام سەڵاواتدان ئەوە شتێکی ترە ئەوە مافێکی پێغەمبەرە بەسەلمان عەلەیهی سەڵاتو وەسەلام بەڵام خۆشەویستی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئێمە لەو ڕوانگەیەوە لەم سۆنگەیەوە سیر بکەین ئەگە وەکو من و تۆ من عومەر و تۆ بەختیار وەکو تاک سیرکەین ئەگە پێغەمبەر نەبووە من و تۆ لێران نابووین قسەی خێرکەین کەواتە من و تۆ منە بدواری پێغەمبەری کە من تۆ قسەی خێرەکەن لێرە تۆ بۆ هاتوویت لێرە قسەی خێر ئەکەی تۆ بۆ لێرە بە شتێکی مادی کەم لەوێ ئامادەی خزمەت بکەی بە چی پێغەمبەر فێریەوەی بێت تۆ کە سەڵاوات دەیدی لە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام بڵێ من لە تۆ ئەبینم کە ئەم هیدایەتەم وەرگرتووە بڵێ خوا هیدایەتم بەڵام لە ڕێگەی پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام ئەوە وەرگرتووە ئێستا ئەمە وەکو تاک ئەوەمان هەیە وەکو ئوسرە و خێزان ئەو تەربیەتە و ئەخلاقە جوانەی کە ناو خێزانی موسڵمانە ملتەزیمەکان و حتا ناملتەزیمەکانی بەڵام کە بارگایی بوون بە مەحەبەتی
پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام زۆر ڕەنگی داوەتەوە. ئێمە خۆمان ناشکێنین وەکو بڵێ ئامادەنین حەقیقەت بڵێین. ئەگەنا بۆیە بماوەتە سەیری خێزانی ئەوروپا بکە و خێزانی ئەمەی خۆمان بکە. ئێمە نەهاتین دیسان بڵێن ئەوروپا حیج نییە و خۆش نییە و وەکو هەندێک خەڵک وا ئەزانن ئێمە غەرب بەهین ئەکەین. نا ئەوە ئینسانی مسلمان نییە هیچ چاک ڕاستوچە بەسەر شتانە ڕاستوچە وەکو ڕەحمەتی خوا لێ بێ یا بڵێن تاریک و سپی و ڕەش و ئەمان یا ڕاستوچە لە ئەوروپاشتی زۆر چاکە بەڵام خێزان چاک نییە. خێزان ینی هەڵوەشاوەتەوە لە ڕووی خێزانەوە ئێمە قسەکەن کەواتە تۆکمەبوونی خێزانی ئێمە کۆمەلگای ئێمە بەڕاستی ئەمە هەمووی پێغەمبەری خوایە عەلەیهی سەڵات وەسەلام. ئەگەر باسی مرۆڤایەتیش بکەین هەمووی مرۆڤایەتی بەڕاستی ئێمە چ شتێکمان هەیە کە لە پێغەمبەر نەیوت بێت وێستا خەڵک باسی کرد بێت بەداخەوە زۆر جار کاتێک کە کۆمەڵێ فەیلسوف یا ڕۆشنبیر یا حتا بە مسلمان و غیرە مسلمانیش فەیلسوفەکان ئەڵێن فڵانە فەیلسوف وا ئەڵێ فڵانە کەس ئاوا ئەڵێ فڵانە کەس ئاواڵێ باوەڕ بێ کاک بەختیار. ینی من چەند جار زۆر متابعی ئەوەم کردووە هەندێک فەیلسوف ئیتر ناوەکەیان با من نەڵێم دەیان و سەدان فەیلسوف ئەڵێ مەسەڵەن تۆ دائانیشتووە ڕۆژمێڵێن فڵانە فەیلسوف ئاوا پێناسی هەیە بۆ محەبەت فڵانە فەیلسوف ئاوا پێناسی هەیە بۆ وەتەن فڵانە فەیلسوف ئاوا پێناسی هەیە بۆ شن. کاتێک کە ئەبینی پێغەمبەر لە هەموویان جوانتر باسی کردووە بەڵام هەر نەفسیان نایەنە بڵێ پێغەمبەر وای وتووە. يعني بنفس يعني أنا بلا بيغمري خو أنا كلا بيغمري خو عليه الصلاة والسلام توانيتي زياتر يعني رزو كرامة بشر بجرته وآفتش بتايبتي بويا بيغمري خو عليه الصلاة والسلام وكو تاك وكو أسرة وكو خزان وكو كوملجاش يعني مش بهمان شيء يعني هل قرزاري أو بيغمرين عليه الصلاة والسلام أجا بيغمري خو أنا بويا حتى وكو كرد بيجوا يقول شيء سبرستيانة كان لحظة وكو كرد هم أجا بقرنوا بوت بيج الإسلام ئەگەر پێ بگەڕێنەوە بۆ پێویستە بەڵام ئەم مێژوو ناخوێنینەوە ئەم میلەتەی ئێمە لەژێر چەکمەی پۆساڵی بێزانتی و ڕۆمیەکان یا ڕۆمەکان و ئێران و فارسەکان بووین چەوسێنراونێتەوە یعنی ئەوەی کە بە ئێمە کراوە لەم شارە زورە لەم شارە زورەی ئێمە ئەڵێن پاشایەک هاتووە وتوێتی من ئیدعای خوایەتی ئەەکەم ئیدعای خوابوونی کردو وتیانە با بەخوا بەهاریێنێ زستانیێنە وتی منیش بەهاریێنم وتی باچێ وتی 144,000 ئافرەتم بۆ بێنن 144,000 ئافرەت بەسەرەن 20,000 جلی سووری لەبەرکردن 20,000 جلی زەردی لەبەرکردن ئەویتر سەوزی اینجا شین ئەمانە وتی لەو دەستی شارەزا وتی نیکەن ئەوە من کردم بە بەهار و ئەو هەموو گوڵزارم هێنایە ئیناوە ئەمە کورد ئاوا بووە اینجا وەکو شەڕیش دائما کوژراوی دەستی نێوان مەقاشی دەستی ڕۆمەکان ئەوانە بووین کاتێک کە ئیسلامیەت کاتێک کە ئیسلامی ئێمە کیانی خۆمان ئیسلام ئێمە فێری کردوین بە ناحەقی بڵێن نا ئیسلام فێری کردوین ئەبێ بەڕاستی سەر بۆ هیچ زوڵمێک دانە نەوێنین ئێمە گەڕێنەوە بۆ تاریخی شۆڕشەکانی ئێمە ئەم وڵاتەی ئێمە کە بەڕاستی ئەو تاقەی ئەو حەرەکەتەی کە لە ناخیانە ئەو وزە بەخشەی کە بەردراوە بە شۆڕژگەرەکانمان لە مێژووە ئەوانە بوون کە لە ئیسلام و لە پێغەمبەرەوە وەریان گرتووە ئێستا شانازیە کە بکرێت بە کەسایەتیەوە بۆ نمونە کەسایەتیمان هەیە لە کوردستانی باشووری کوردستانە یعنی کە ئێستا لەم وڵات ئێمە هیچ کەسێک نیە هەمووی متتەفق بێ لەسەری کە پیاوێکی چاکە یعنی کەسێکمان نییە وەکو ڕەمزێک کاریزمایەک بڵێن ئەمە ئەحمەد هەمووی هەمووی کوردستان لەسەری ئینە بۆ جیاوازەکان کۆ دەکات هەموو جیاوازەکان کۆ بکات نا هەر بڵێن مەقبوڵی لای هەمومان بێ یعنی سەرۆکی ئەم حیزبە سەرۆکی ئەو حیزبە سەرۆکی فڵان سەرۆکی فڵان کەسێکمان نییە مەقبوڵی هەموو لایەک بێ لە ساڵ یا ساڵ 90 180 170 160 بەڵام پیاوێکی وەکو قازی محەمەد يعني معتبري هرشوا باشكي كردستان بياجيكو الشيخ سعيد بيران معتبري هرشوا باشكي كردستان وكو سعيد الروسي معتبري هرشوا باشكي كردستان سيد عبيد الله النهري يعني معتبره ولا هم كسر امانه بو معتبره شو براسي باشخانك دينيان بوا وخوشويستك محبتك بيغمر وليان قلتوا كبراسي سر بو ظلم دانا نوين ودفاع لخاكو او ولاتي خويان بكن راسيش بيكن بەڵام دوای ئەوە کە ئێمە پشتمان لەو دینە جوانە لەو محەبەتە جوانە کرد لەو محەبەتەی پێغەمبەر کرد لێرەش شکستمان هێنا یعنی لێرەش شکستمان هێنا ناتوانین محەبەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بکەینە وێزگەیەک بۆ بەخۆداچوونەوە و بەدەستهێنانی مافەکان زۆر باشە مامۆستا خۆشەویستی تەنها قسە و دەربڕین و گوزارشتەیان کردارە دەبێت بە کردار تۆ خۆشەویستی دەڵێن خوامان خۆش دەوێت چیمان لەسەر پێویست دەکا کە ئێمە خوامان خۆش دەوێت دەڵێن پێغەمبەرمان خۆش دەوێت عەلەیهی سەڵات وسەلام چیمان لەسەر پێویست دەکا دەڵێن کە سوکار و وڵات و نیشتیمانمان خۆش دەوێت ئەوەی لەسەرمان پێویست دەکات چییە بە کردار بیکەیت بەڵێ بە نسبەتی خۆشەویستی خوای پەروەردگارەوە طبعا ئیطاعەی خوا بریتێ لە خۆشەویستی یعنی ئێمە بە سەراحەت هەندێک شت بڵێن ئێستا لەناو کۆمەلگای ئێمە هەڵێ عەبدوڵحسێبە
ئەو شتانە کە دڵی دڵحەبە يعني دڵ کاتی حسێبە کە عملی لەگەڵا بێ ئەگەر عمل نەبێت دڵ هیچ محلێکی نیە لێ عرابە هیچ قیمەتێکی نیە ئەگەر عملی لەگەڵا نەبێ لەگەڵ خۆشەویستی خوای پەروەردگارە بۆیە ئێمە بەردەم ناوەتێ کاتێ ئەبێ خوای گەورە بە پێغەمبەر ئەفەرمێ عەلەیهی سەڵات وەسەلام قل يعني بأمتك بڵێ بە ملت بڵێ و بەختیار و ئەمەر و فڵان و ئەمانە بڵێ إن كنتم تحبون الله فاتبعوني يحببكم الله ئەگەر ئەتانەوێ ئەڵێن خوامان خۆش ئەوێ و ئەشتانەوێ خوا ئێوەی خۆش بێ ئەبێ ئیتیباعی پێغەمبەر بکەن اینجا خوای گەورە ئێوەی خۆش دەوێت کەواتە بە ئیتیباع نەبێ ئێمە مافی خوا بەسەرمانەوە خوای گەورە فەرمێ پێنج فەرزە نوێژکە ئەمە ئەمری خوایە یعنی ئەوەی ئەڵێ الشعر عربية على هركز ادعاء خوشويستي بو فلان كذا كادي راز اكا خوشوي مطيعي به ها ابي مطيعي بقى مطيعي رازناك مطيعين بالرازناك حتى كاتي خويا الباسي ليلى ومجنون او انا بوله زماني زوا يعني مجنون زور اطاعي ليلى شي كدوا زور اطاعي حتى بو يعني اشتكي دنياي بو ها على مجنون دا بدم كابرايك على ونابي كبير مخومن نواجكم مجنون دا بدم كابرايك نواجكلا على من نواجكم ئەڵێ بابە مەژنون لا کات ئەڵێ بابە دێخۆ من ئەوە بۆ ئافرەتێک شێدوم ئاگام لەبوو بەردەم تا خۆتۆ لە بەردەم خوای لە بەردەم خوای تۆ نابێ خواکە خۆ لە یادا چۆن منە لە بیر بوو کە هاتمە بەردەم تا ئەوە عەشقی خوا خۆشەویستی محەبەتی خوا لە دڵتا بووایە ئەوا بووە جا خۆشەویستی خوای پەروەردگار علاماتێ ئیتاعی خوای پەروەردگار بەگوێگرتنی خوای پەروەردگار هەم لە عەقیدەتا ئەم معنەویەکەیت هەم لە عیبادەتکانە کە ڕووکانە جێبەجێیان بکەین خۆشەویستی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بە گەورەزاهینی پێغەمبەر عليه الصلاة والسلام يعني من زوج من كان على كاين تلفزيون وبداخل عندي الروشن بي اتوان جاي باك جراوند كي ديني شان مسلمان شان هي ده جاله بيغمبر اصلا بي عيب صلى الله عليه وسلم بيهم درود اخويا اصلا لكن لو واجباتي اما اويا كبيغمبر افرم بخيل او كسيك ناو مبرتنا على صلى الله عليه وسلم بلام اكلتو كتابك بخويني تو شتيك باسكي اسم يا وتار ادين يا قصاك يا محاضريك يا اوا قفتوقوي لقل جناب تاعكين علماء فرموا يعني حل كم جاوت صلى الله عليه وسلم تلبسه يعني دوايجني لي خيناك بنا قبيلين ادبيته كواتم بالتوقيري بيغمبر عليه الصلاه والسلام ودان بيغمبر عليه الصلاه والسلام شنو رباسكي بيغمبر اخويا عليه الصلاه والسلام بيغمبر اخوات شي خوج او خوج بيغمبر اخوات صلى الله عليه وسلم هتيوا بيني هبو دي توج هتيوا بين خوج بيغمبر اخوات صلى الله عليه وسلم حزنك دو كسكس بكوج دي توج كسكس بكوج يعني ام علامات انا شنو بيغلقتني بيغمبر اخو عليه الصلاه والسلام بريتي لو خوشويسته كوات علاماتي هي تنها ادعانيه خوشويستي بيغمبر اخوا لقال خوشويستي اخوي متعالي اطاعه او اتباعه يعني اطاعي اخوا لقال اتباعي بيغمبر عليه الصلاه والسلام اقريت توم بوشي وهالسوكوت كان جاري وهي ابيني مثلا كسيك مشكلەیەکی هەیە زۆر نوێش خوێنە و زۆر پیاوێکی یا ئافرەتێکی چاک و باش و ماشەڵڵا ئەوەیە کەڕی خوا وا فەرمێ ئەڵێ با بفەرمێ ئەڵێ پێغەمبەر وا فەرمێ ئەڵێ با پێغەمبەر وا بفەرمێ ئەڵێ با ئەمە گوناح ئەڵێ با گوناح بێ ئەمە دیارە محەبەتی پێغەمبەر نەچۆتە دڵمانەوە یا خەوفی خوا بە تعبیرەکەی تر نەچۆتە دڵمانەوە ئەگەر ئینسان خۆشەویستی خوایە بێ زۆر شەرم ئەکا لەو شتانە ئەڵێ گوناح مەکە لەبەر ئەوەی کە گوناحەکە گەورەیە بچووکە شەرم لەو خوایە بکە کە چاوی لە تۆیە بێگومانە مامۆستا زۆرێک بەڕێستان سەرەتادا ئاماژەتان بەوە کرد زۆرێک لە سەرکردەکان زۆرێک لەوانەی کە بەرپرسانی ئەم وڵاتەن قسە لەسەرەوە دەکەن کە ئێمە نیشتیمانمان خۆش دەوێ و نیشتیمان یەکێکە لەو شتانەی کە ئیتر هێڵی سوورە لای ئێمە و نایبەزێنین و هەموو شتێک لە پێناوی نیشتیماندا هەموو شتێک لە پێناوی نەتەوەدا بزانین ئێمە چۆن بتوانین خۆشەویستیمان بۆ نیشتیمان دەربڕین چۆن مامەڵێ لەگەڵ نیشتیمان بکەین لەسەر ئەو وڵاتەی کە ئێمە تێیدا نەتەوەیەکین و خوای گەورە لەسەر ئەو زەوی ئێمە دروست کردووە بەڵێ طبعاً بەداخەوە نازانی هۆکارەکە چی بووە خەڵکێک هاتووە نیشتیمان خۆشەویستی نیشتیمان و نەتەوە و دار و ینی بفرۆشێتەوە بە خەڵکی ملتەزیمی دیندار طبعاً خۆشەویستی خاک و نیشتیمان ڕۆژگارێکە بە جۆرە لە جۆرەکان ئەتوانی بڵین خۆشەویستی نیشتیمان جیاوازە یعنی ئەکرێ ئەمڕۆ جۆرێک بێ ڕۆژێکی تر جۆرێکی تر بوو بێ ئیسبوو نمونە ئەمە 25 ساڵ ئەم وڵاتی ئێمە ڕزگار کراوە خاوەنی قوارەیەکی نیمچە بە سەر بەخۆی خۆمان بەداخەوە کە خاوەنی ئاڵانی ئیشاڵڵا ڕۆژێکی ژێ ئەوێن خاوەنی ئاڵای خۆمان و شەکاوە بێت لە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا بەڵام ئێستا ئەمڕۆ خۆشەویستی نیشتیمان بەشێکی ڕوکنێکی ئەساسی لە دینداری هەر مرۆڤێک هەر مسڵمانێک ئێمە دەیانجا وتمانە کاتێک کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە مەککە دەرئەکرێ بەرەو مەدینە یێتە ئەم دیوی مەککەوە لا ئەکاتەوە بۆ مەککە فرمێز بە چاویایەتە خوارەوە ئەڵێ وەڵڵاهی ئەی مەککە زۆرم خۆشەوی
واللهی لە تۆ خۆشەویستترم نییە لە وڵاتە جێگەی دایک و باوکەکەم و زێدی خۆشەویستم ئەگە قەومەکەم دەریان نەکردمای بەخوا تۆم بەجێ نەهێشت یعنی ئەگە ئەمە خاک نەبێ خۆشەویستی نەبێ بۆ نیشتمان ئەمە چییە ئەمڕۆ یا جاری وا هەیە ئەمڕۆ کە دیفاعکردن لە خاک طبعا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ من قتل دون عرضه فهو شهيد ئەمە حەدیثی پێغەمبەر عليه الصلاة والسلام پێویست ناکە وەڵا ماوتسۆن وا ئەڵێن و لینین وا ئەڵێ و مارکس باسی ئینەکە من پێغەمبەرێکمێ وا ئەڵێ ئەفەرمێ هەر کەسێ لەسەر خاکەکەی شەهید بێ دیفاعی لێ بکا شەهیدە لەسەر خاکەکەی بەڵام ناڵێت تعدا بکە يعني ئەویش پێوەری خۆی هەیە جایی وا هەیە مەسەن کەسێک ڕوا تاڵانی ئەکاو لەوانەیە لە ڕێگا لە ناو بچێ ئەمە پێ ناوەتێ شەهید بەسەوە بە نیەتی خۆیەوە جاری وایە باشە کۆمەڵە درەندە ڕوونەکەنە وڵاتەکەت یا کۆمەڵی خەڵک هاتوونەتی کوردستانی ئێمەیان داگیر لەو کاتە ئەرە ئەوە جەماعەتە کافرن یا مسلمان یانی پرسیارێکی زۆر بێمانەکە برا خۆی کافرە لە وڵاتە یا ملحیدە یا بڵێن دینی نییە ئەرە عادی پێم بڵێ کافرن یا باشە بۆ ئاوتم کافرن یا مسلمان تۆ چی ئیسفادەیەکی بابە ئێمە پێشەوەی باسی کافر مسلمان کرد پێغەمبەر ئەفەرمێ حەزەکە گلێنەی چاویشت بێ تعدای لەکردی ئەبێت تۆ دیفاع لە خۆکەی يعني تعدال لە تۆ هاتە سەرماڵەکەت خۆ ناپرسی هات و تعدای لێکردی پێغەمبەر نافەرمێ بزانە کافرە یا مسلمانە یەهودیە یا جوولەکەیە فلانە یا فیسانە ئەفەرمێ ئەگەر تۆ دیفاع لە ماڵی خۆت کرد هەر کەس تۆ بکوژێ شەهیدی ئیترم پێویست ناکە وەڵا فلانە کەس کافرە یا کافر نییە مەجووسە مەجووز نییە نازانم ئەمانە ئەمە پرسیارگەلێکی خراپن خۆشەویستی نیشتیمان بەشێکی دانەبڕاوی هەر تاکێکی مسلمانە لە سەراسەری دنیا خۆشەویستی خاک و وڵات و نیشتیمان ئەسڵەن لە هیچ مسلمانێکدا ناڕنرێت و کەسیش بۆی نییە لێ دابنرێت بۆیە ئەوە محەبەت وەجە بەڵام وتم لە ماوەی 25 ساڵات ئەکرێت 2 ساڵ ئەم خەباتە کە ئێستا ئەم شۆڕشە ئەم دیفاع لەم سەر خاک و وڵاتە کە ئەخوێنە ڕژاوە لە ڕێگەی ئەم خاکە ئەوە شتێکی مەدروس و شتێکی چاک و باش و ینی ئومێد دەکەن خۆی پەروەردگار ئەوانەی کە دیفاعیان لە خاک کردووە بە شەهادەت قبوڵیان کە بەڵام لەمەوە پێش خزمەتکردنی ئەم وڵاتە چی بووە يعني 25 ساڵ خۆ کەس نهاتۆ سەرمان ئێمە دیفاعی لێ بکەین پێشمەگە بنێرین بۆ سنوورەکانی فلان و فیستار و ئەم جۆرەشتانم لەملا لە 25 ساڵ ڕابردووە خزمەتکردن بەم وڵاتە بەم میلەتە یعنی هەستکردن بە نەقسی ئەم وڵاتە ئەم میلەتە ئەوە بووە بە خزمەتی خاک و نیشتمان ئەکرێ یعنی ئەوەیە ئێمە دەیان جار ئەم نمونانەمان هێناتەوە بەڵام بەداخەوە ئێمە خۆشەویستی پێغەمبەر ئەفەرمێ عەلەیهی سەڵات وەسەلام بە من ئەگەر بەختیارە خۆشویست پێی بڵێ بەختیار من تۆم خۆشێ پێغەمبەر وا ئەفەرمێ لەبەر خاتری خۆ لەبەر خاتری خوا من تۆم خۆشێ نەک مەرامێکی دنیایی هەیە جا من عەرز دەکەم ئێستا من زۆر بە شانازیم ئەڵێم بە تۆ کاک بەختیار لەبەر خوا تۆم خۆشە بێ تۆش ئەڵێ مامۆستامیش لەبەر خاترەوە وانە خۆشی بێ مادام تۆ ئەو لەبەر من لەبەر خاتری خوای ئینشاءالله بەس تو خوا يعني ئەو خەڵکانەی تر ئەتوان بڵێن بە مەسئولەکانیان يعني کە نوێژ خوێنە لە پەنای من و تۆ جمعە ئەکا جەماعەت ئەکا نوێژەکانی ئەکا ئایا خەجاڵت ناگرێ بە مەسئولەکەی کە مەسئولەکەی لەوانەیە سەرخۆش بێ لەوانەیە دزی کرد بێ لەوانەیە ئەوەی کرد بێ ئەتوانێت پێ بڵێ لەبەر خوا تۆم خۆشەوێ ناتوانێت ئەگەر ناتوانێت بۆ خۆشی ئەوێ يعني هەندێک شت هەیە مسلمان ئەبێ بیری لێ بکاتەوە بە جۆرە لە جۆرەکان بۆی نەبێتە باعثی خەجاڵتبوونی بەردەمی خوای پەروەردگار چونکە پێغەمبەری خوا ئەفەرمێ من أحب لله وأبغض لله وأعطى لله ومنع لله فقد استكمل الإيمان ئەفەرمێ هەر کەسێ ئەم شتانەیە بۆ ئینجا ئیمانی تەواوە يعني من ئەگەر تۆ لەبەر خوا نەبێ لەبەر خاتی پەرداخەکە بێ و تەلەڤیزیۆنەکەت بێت و لەبەر خاتی مەسلحەتێک و کۆمپانیاکەت بێت و لەبەر خاتی فلان فیستار بێ ئەمە بەڕاستی ئیمانم تەواو نیە پێغەمبەر وافرمێ ئینشاءالله قسەی من بۆیە قسەمان تیا بکردیا بەڵام قسەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام کە پێغەمبەری خوا ئەفەرمێ لە ژێر سێبەری عەرشی خوا لە ڕۆژی قیامەتە لە ساحەی مەحشەرە ئەو خەڵک کۆبێتەوە وەڕەجولانی تەحابا فی الله ناڵێ لە مەسلحەتێکی تر بەڵام معاملات جیایە کاک بەختیار ئەمە ینی خۆشەویستان و بینەرانی کەناڵی پەیام ئەوە بزانن تەعامل جیایە لەگەڵ خۆشویستنا ئەکرێ من و تۆ لەگەڵ جوولەکەیەکە تەعاملمان هەبێ ئەکرێ معاملەمان هەبێ بێ دراوسێ بین بەڵام پێویست نییە بە خۆشەویستیەوە بۆیزم بخۆش ئەکرێت تۆ لەگەڵ جوولەکەیەکە خەریکی پەرداخ فرۆشتن بن هەر زۆر ئەتیادیە دوکانێکتان هەیە بە یەکۆ شەریک ئەوە پێوتێ معاملە بابی معاملە جیایە لەگەڵ یان ئێمە دوو شتمان هەیە یەکێ بڵێ بە تۆ موقیفۆ چییە لە بەرامبەر بە جوولەکە دووشت هەیە هەڵسوکۆت لەگەڵ مووقیفە تەعامل کە هەڵسوکەوتە مووقیف هەڵوێست ئەم مووقیفە من و تۆ بۆمان نییە دەری ببڕین بەڵام هەڵوێست من و تۆ بۆمان هەیە ئەگەر بڵێن مووقیفت چییە بەرامبەر بە جوولەکە بابە مووقیف عیراقی بەخواوە هەیە خوا بڕیاری داوە جوولەکە و مەسیحی چین کافرن ئەوە
حاڵی بووی بەڵام ئەی تەعاملەکە ئیشی من و تۆیە خوا ئەو ڕێگەیەوە بە من و تۆ تەعاملکەین لەگەڵ ئەمانە هەڵسوکۆت کە ئەم باسی پێکەوە ژیانە با زۆر ئەوان نەڕۆین نەچینەوە بابەتەوە خوا مەجالیا بۆ وەختێکی تر ئەمر باقیەوە بەڵام محەبەتی خۆشەویستیەکە ئەوەی کە ژینەوە سەری بۆ خۆشەویستی نیشتیمان و خاک و ئەوانە بەدەم ناکرێت ئەویش زۆر کە زووتی خاک و نیشتمان خۆشەوێ بەڵام خاک و نیشتمانی فرۆشت مامۆستا دەمەوێت بپرسم ئێمە لە پێناوی ئەم نیشتیمانەدا قوربانێکی زۆرمان داوە شەهیدی زۆرمان داوە خوێنێکی زۆرمان ڕشتووە خەڵک زۆر جەرگی سوتاوە چی و چی بووە بەڵام پێدوانیە لە ڕووی ئیدارەدانەوە ئێمە وڵاتمەی خۆمان خۆش ناوێت کاتی دینە سەر ئیدارەدانی وڵاتەکەمان کاتی دینەوەی کە چۆن بتوانین خەڵکەکەی خۆمان بەڕێوەبەرین ئێمە بڕاستی خۆشمانە ئەگەر خۆشمان بێت لە پێناوی بەرژەوەندی حیزبی لە پێناوی بەرژەوەندی تاکەکان لە پێناوی بەرژەوەندی چەند مەسئولێکدا ینی بەرژەوەندی هەموو خەڵک دەکەوێتە مەترسیەوە من لە وتاری جمعە شاوم باس کردووە قەناعەتم بە سیاسیەک نیە لە خاکە ئەما بێت کە خاکی خۆش بێ ینی سیاسەوەی کەشتی بەدەسە بەپرسم ئەوەیە ینی نەک من تۆ سیاسی بین و هیچمان بەدەست نەبێ ئەوە جیایە ئەوە هیچ بەدەست نیە تا وەکو هەوڵاتێکی ئاسایی ئەوە بەڵام وەکو ئیدارە وەکو ئەم خاکە ئەم وڵاتە ئەگەر خەڵک ئێستا زۆر ئەمنی قەومیمان کەوتۆتە خەتەرەوە سوێن بەخوا ئەتوان بڵێن لە سڵانەوەی ئەم میلەتە ئەو سیاسیانە ئەوانەی کە ئەڵێ ئەمنی قەومیمان هەر نازانێت پێناسی ئەمنی قەومی بکە هەر ئەمنی قەومی نازانێت یانی چی ئەمنی قەومی ینی پاراستنی مافی خەڵک ینی بەرژەوەندەکانی خەڵک لە پێش هەموو کەسێکەوە بێ ئەمنی ئەم میلەتە نەکەوێتە خەڵک ئەمنیانی ئەوە نا ئێران و تورکیا بێ خۆ ئێران و تورکیا بێ کێ دەستیان ئەگرێ بەڵام لەو لاوە باسەکە باسی ئەوەیە ئەمنی قەومی تۆ من مەسئولێکم تۆش خەڵکێکی سائلێکی یانی پرسیارکەیان بڵێن من ڕاعیب تۆ ڕەعیەت ئەمنیەتی قەومی من بۆ تۆ بەردەینیکەم ئەوەیە کە نێڵم ژیانم بکەوێتە خەتەرەوە بێ ئەمڕۆ هەمووی لە ژیانی کە محتاجی کەسڵم دەستی دوژمن بگیری بێن دەستی دوژمن جا کێ ماوە نەگیرێ بەر حەبانە چینە ئەو بابەتانە بەڵام ئەوەی کە ئەڵێم من خۆشەویستی بۆ نیشتمان ئەسڵ نییە من پێم وتی لە پێشەوە عەرزم کردی کاکە مرۆڤەکانی ئەم وڵاتە پیرۆستن تا داربەڕوەکان و تا شاخەکان و ئاو و خاک و ئەمانە کە میلەتەکە لە ناوچوو ئەمەکە حاڵ ینی ئێستا ئەم شۆ شتێکم خوێندەوە هەر بۆ خۆشەویستی نیشتیمان بۆ خۆشەویستی نیشتمان ئەم شۆ شتێکم خوێندەوە ئەڵە ساڵی 1954 لە یابان نەخوێنەوە نەماوە لە یابانە نەخوێنەوە نەماوە بەڵام دوای ساڵێک یا کەمتر لە ساڵێک سیر ئەکەن پیرەژنێک لە لادەیەکە یا پیرەپیاوێکی ودیا لە پیرەژنێکە لە لادەیەکە ماوەتەوە نەخوێنەوارە وەزیری تەربیان هێنا محاکەوەیە کە دەستی لە کار کێشایە لەبەرەوەی کە نەشی زانی بوو ئەم ئافرەتە لە خوێنەوارێ باوە ئێستا 2 ملیۆن خەڵک خوێنەوارەکە خەریکە بەرەو هیر ئەڕوا خەزگوی لێ نییە نیشتمانی چی و خاکی چی و ئاوی چی و هەرخوا ئەکا فڵان و فیسار سەلامە دەبن ملت کەیفی خۆیەتی ئەمە خۆشەویستی نیشتمانە خۆشەویستمان کەی وا ئەبێ زۆر باشە مامۆستا کاتەکەمان کەم ماوە دەمەوێت بچینە سەر کۆمەڵێک تەورەی تریش باس لە خۆشەویستی دایک بکەین دایک یەکێکە چۆن مامەڵە لەگەڵ خۆشەویستی دایکماندا بکەین یان چۆن بە چه شێوازی خۆشەویستی بۆ دەرببڕین چۆن خۆشمان بوێت چۆن ڕێزی لێ بگرین دایک خۆشەویستی ناوێت ئەبێت تۆ ببی بە دایکە ینی هیچ شتێک نییە ینی بگاتە دایک هیچ شتێک نازانم چۆن تعریفی بکەیت چۆن باسی بکەیت چۆن پێناسی خۆشەویستی بۆ دایک بکەیت دایک داوای هەر شێ بکات لە تۆ ناتوانانی ڕێگری لێ بکەیت تەنها دینت نەبێ تەنها دینت نەبێ ئەم ئینسانە ئەگەر هاتوو ئێمە ئەتوانین بڵێن پێوەری چاکبوونی مرۆڤ پێوەری باشبوونی هەر ئینسانێک ئەگەر بتەوێت تۆ من تەقیم کەی من تۆ تەقیم کەم هەڵسەنگێنم ئەگەر دایکە لە حیاتا بێ ئەو کاتێککە دایکە لە حیاتا بووە لای دوو سێ دۆست بڵێم ئەم کاکە بەڕێزە تەعامل لەگەڵ دایکیا چۆن بوو ئەگەر لەوێ ساقط بووبی لای من ئێتە هەر شتێکت ناجح نییە یعنی ئەبێ ئەوە پێوە بۆ ئینسان ئەگەر هەر مرۆڤێک لەگەڵ دایکیا ساقط بوو دەرنەچوو ناجح کەوتبوو لە ئیمتحانی دایکیا دڵنیابن لە هیچ شتێکی ترا ناتوانێت ئیسفادە بە مرۆڤایەتی بە بەشەر بگەێنێ بۆیە ئەبێ هەموو ئینسانێکی ئیماندا وریا بێ بۆ ڕەزامەندی خوای متعال لە عەرشەوە ئاگادارمان ئەکاتەوە ئەفەرمێ هەر کەسێک مسلمانێک هەر ئیماندارێک بە تەمای چوونە بەهەشتە لە کەعبەشا بمرێ ئەگەر خوای پەروەردگار ئەگەر دایکی لێی ناڕازی بێ نایخەمە بەهەشتەوە
محبت و خۆشەویستی دایک ئاوایە ئەبێ ئینسان حتا ئێستا تۆ جەناب لەوە ڕیش و سمێڵ من ڕیشم سپی کردووە ئەچمە بۆ ماڵە دایکم لە ڕۆڵە بەخێرە خۆ ڕۆڵە بۆ مناڵێکی 2 ساڵ بەکاریە یعنی ئەوەنە ئەو بە تامەزرۆیە باز دەکات لای ئەو من پیر نیم ینی پیری نییە لای دایک هی مناڵەکانی چەندێک گەورە بێ ئەو هەر لە ناو دڵیایەتی چەندێک گەورە بێ ئەو محەبەتی ئەتوێتەوە بۆی بۆیە هەر ئەڵێ ڕۆڵە بۆیە من ئەڵێم بەڕاستی داوا لە مسلمان ئەەکەم هەر مسلمانێ دایکێکی هەیە باوکێکی هەیە بچن و بەدەمیان محەبەتی خۆیان دوای خوا پێغەمبەر بۆ ئەوان دەرببڕن خوای پەروەردگار ڕەزامەندی خۆی بە تۆ بە ڕەزامەندی دایک و باوکەوە بۆیە لە قورئان شار ئەفەرمێ وقەضا ربک ئەلا تعبدوا إلا إياه وبالوالدين إحسانا يعني چاکبوونەکە چاکبوونی چاکە ئەکرێ بە خۆشەویستی ئەکرێ يعني جاری وا هەیە تۆ ئەگەر مەسەن دایک و باوکێکی پیرت هەیە پێویستیان بەوە هەیە کە تۆ 50 کیلۆ شتیان بۆ بەری لە دۆشا و لە ڕۆن و فڵان فیسال ئەم غەزا شتانە هەموو کە دای ئەنەی لوت کردو بەو لا دایکت ئەوە تورێکی قوڕاوی نایەنێ بەڵام کە بەدەستی بەتاڵ چوت دایک گیان هەمووی دنیاوازانی بۆ تۆ خستە ژوورەکەی دایک و باوکتەوە بۆیە محەبەتی دایک و باوکی یەکێکە لە واجبەکانی سەر ئێشانی ئێمە ئەوە نییە سەرجاری وایە تۆ توانین بچیت دەرە بڵێ وەڵا ئەچم بۆ بازاڕە پیاسەیەکەکەم نەچیت دەرە وەڵا الله تااقەت نییە ناڕۆم ئەوانە ئینسان ئازادە لە یاڕم ئەمە نییە بڵێ وەڵا ئەگەر پێم خۆش و دایکم خۆشی ئەگەر تااقەتیشم وەڵا دایکم خۆش نایە ئەمری خوایە واجبی خوایە لەسەر شانی ئێمە و دایک زۆر لەوە گەورەترە ینی بەڕاستی بە 2 دقە و بە چەند دقە باز بکرد چونکە بە دەیەها و هەزارەها لاپەڕۆ کتێبی لەسەر نووسراوە مامۆستا بۆ کەس و کار خێزانەوە دایک و باوکت بەڕێسان ئاماژەت پێکرد بۆ کەس و کارەکەی ترت بۆ کەس و خوشکت برات بۆ خێزانەکەی خۆت بۆ منداڵەکانت خۆشەویستی بۆ ئەمانە چۆن دەربڕی زۆر جار مامۆستا پێشەوە دەمێت پرسیار بکەم زۆر جار ڕوبەڕووی پرسیارێک دەکرێتەوە ئینسان تۆ لە نێوان دایکت و خێزانەکەت و خوشکەکانت و مناڵەکانتە کامیانت خۆشتر دەوێت خۆشەویستی هەمان وەک یەکە یان خۆشەویستی مەرتەبەی هەیە و هەر کەسە خۆشەویستی خۆی بەجیاوازە هیچیان لەسەر حسابی هیچیان نییە دوو لە ڕووی جەنابەت و بینەرانی خۆشەویست پرسیاری ناماقول هەر زۆر هەیە لە ناو کوردەواری ئێمە جاگاڵێتەوە مسلمانی یا کوردی لە پێشا کوردی یا مسلمانوی کوردی یا ئەوە ئەحمەوی یا فەتاح بووی دایکە خۆشەوی یا ژنەکە ئەمە ئاژاوەیە ئەمە هی ئاژاوەیە ینی دڵ بڵێ بچووکە لە ڕووی حەجمەوە بەڵام لە ڕوویینەوە زۆر گەورەیە خۆشەویستی بشتێکی تیاجیا بێتەوە هی حەچیت بوێ لەم کەو ناتوانین بخیتە دڵتەوە هەمووش خۆشەویستی ئەم دڵە ئەم کەو ناتوانین بخیتە دڵتەوە بەڵام قەزەی دایک هیچ شتێک ناتوان ڕێبەوە بکە ئەکرێت جاری وا هەیە من تۆم خۆش دەوێت بەڵام برادەرێکی تریش ژێت دوای تۆ ئەویشم خۆش دەوێت لەوانەیە تۆزێ خۆشەویستی تۆ لەنگ بکە بەڵام خۆشەویستی دایک لەنگ ناکە بە نسبەتی خێزان و کەس و کار و ئەمانەوە بە هەمان شێوە بەڵام ئەوە بزانین خۆشەویستی دایک لە پێش ژنەوەیە ینی محەبەتەوە من کاتی خۆی لە خزمەتی مامۆسایەکی ئازیز و خۆشەویستمان فەقێ بووم بە عەمەلی شتێکی پێوتم هەتا دنیا لە بیرم ناچێتەوە دەستمان ئەخوێت کۆمەڵی فەقێ بوون دوانێ وازان 12 فەقێ بوون لە خزمەتی مامۆساکەم ساڵی 94 دەستمان ئەخوێن سەرێکم مناڵێکات وتی مامۆسا وتی بەڵێ وتی بانگەکەن لە ماڵەوە بە مامۆساکەمانی وت ئێمە فەقێ بوون وتی دێ بڕۆ بزانە کێیە وتی آخر بانگەکە وتی تۆ بڕۆ بزانە کێ هاتە وتی وەڵا دایکتە هەستا و ڕۆیشت مامۆستا وتی بە ئیجازەتان و هەستا ڕۆیشت و دوایی هاتەوە من هەر پرسیارم کرد فزویلانە وتی مامۆستا حەزەکەم پرسیارەکەم بۆ وتە بۆ دیارە پێویستیان پێ ماڵە بۆی بانگیان کردی سێ ئەم عەقڵە سێ عەقڵی ئەم مامۆستا بەڕێزە بەڕاستی زۆر شتێکی جوان وتی ئەگەر خێزان بووە نەڕۆیشتم وتم بۆ وتی عیلم لە پێش خێزانەوەیە بەڵام دایک لە پێش عیلمەوەیە هەیسێ ئەم بیرکردنەوەیە وتی ئەگە خێزانم بواە ئەمە داوای لێبوردنەکەم بۆم ناکرێ دەرس هەیە فەقیەکان و چاوەڕێ منن من سعاتێ دایکم ناکرێت بەڵام دایک ناخوا فەقێ و عیلم و هەموو شتێک ئەوە ها جورێش خۆ جورێشمان بیستووە نوێژی سنەتی کرد کە هەر بانگی کرد دایکی ڕۆڵە وەرە ڕۆڵە جورێج گیان جورێژ دڵام جارێ لە خزمەتی خوام نوێژی سنەت لەبەرەوەی کە سنەتەکەی نەبڕی خوا و عقوبەی لێسەر کە تووشی تۆمەیەکی کە تۆمەیەکی زینا ئەوانەی خرایە پاڵ و خەریب و پارچە پارچەشی بکەن خوا ڕەحمی پێکرد بۆیە ئەمان بە نسبەتی براو ئەوانە ئەویش علاماتی هەیە مەسەن کاتێک کە تۆ براکەت خۆشەوێ بە سەردان و بە مەرحەبایی و بە تەلەفۆن و بە هەواپرسین و ئەمانە بریتین لە محەبەتی براو ئەوانە چنێ بۆ بکرێ بە پێی گونجانەکە بەپێی گونجانەکە چنێ بۆ کرد بەڵام ئەوە ناکرێت من حەزەکەم لێرەوە لە ڕێگەی ئەم کەناڵی جەنابتانەوە بە مسلمانان بڵێم جاری وا هەیە خۆمان تووشی درۆیەگەکەین خۆمان تووشی درێگەن مەسەن ماڵ پورێکی هەیە ماڵ خاڵێکی هەیە 5 ساڵ نەچر ماڵیان ئەڵێ ئەوە بۆ دیانە بەڵام مەجال نییە
ئاخر بابە 5 ساڵ سەعاتە مەجال نەبوو ئەمە کەواتە درۆوە کەینان دوو لە ڕووی جەنابەت و بینە لە بخۆشەویستەکان بۆیە ئەو سلەی ڕەحمەژێکی کە لە خزم ئەوانە سلەی ڕەحم وعدیەوە کاتی خۆی خوای گەورە فەرمێ کە تعلقی بەستووە بە عەرشی خواوە وتی خوای پەروەردگار هەندێک خەڵک هەیە من ئەبڕێ ینی سلەی ڕەحم قەتعی سلەی ڕەحمەکە خوای گەورە فەرمێ قەتعی ئەو سلەیە خۆشی مەکەم لەگەڵ ئەو کەسا کە قەتعی سلەی ئەو ڕەحمەژەکە ئەوەش بە مەحەبەت و خۆشەویستی بێ مەحەبەت و خۆشەویستی تەبعاً خۆشەویستی و مەحەبەتی هەندێک زۆری ئەوێ جاری وا هەیە بۆ کەسوکار بۆ کەسوکار مەسەن باشکرد جای وایە تۆ برایەکە دەیە خزمێتکە پورزایەکە دەیە لەوانە موقیفێکی خراپی هەیە خراپی ناوەندە بەرامبەر بە جەنابەت دڵۆ یەشێ بەڵام ئەکرێت تۆ ئەگەر ئەو ئاوە بە جۆرێک بێ ئاعتیزار بکات تۆش داوای لێ بردون کات تۆش ئاعتیزارکە قبول کە تۆ خۆشەویستکە سەر لە نوێ دەست پێ بکاتەوە چونکە ئێمە احتکاکمان هەبە یەکەوە من و براکانم من و خاڵۆزاکانم من و ئامۆزاکانم بەڵام هەر ناکرێت تا دنیا دێم وڵام من خاڵۆزایەکمە حتا ئەوە قەپات بکە تا دنیا قسەی لەگەڵا ناکەم محەبەت نابێ نا ئاشکرێ عاجزیمان بوو بێت چونکە ئینسانین بەشەرین هەمومان قابلی هەڵین ئەکرێ عاجزێکمان بێت بەڵام دوای ماوەیەک ئەو مەحەبەتە خۆشەویستیە ئەی جەژن بۆ دانراوە بۆ سەر لە نوێ ئەوە بکرێتەوە ئەگەر حتا پێش جەژنیش ئەتوانین ئەو وەسایلانە بەکاربێن بۆ مەحەبەت و خۆشەویستیمان زیاتر بێت بەداخەوە کاتەکە زۆر کەماوە ویستم پرسیارە بکەمەویشەوەیە ئیسراف لە خۆشەویستیدا هەیە یان زیادە ڕەویش لە خۆشەویستیدا هەیە بەڵێ خۆشەویستی زۆر خۆشەویستی جای وایە هەیە مەسەن کابرا لە پێغەمبەر و خۆشە ئەوەنەی بەرز دەکاتەوە ئەوەنەی بەرز دەکاتەوە ئازان کوڕی خوایان هەوەکو عیسایان بە کوڕی خوا زانی نەعوذ بالله مەسە ئەوەنە بەرز دەکاتەوە ئەڵێ پێغەمبەری خوا ینی خوا دایناوە لەسەر ئەمە جێگەی وەکیلی ئەو بێ خۆشەویستی ئەو بێ یا جاری وا هەیە من تۆم خۆ زۆر خۆش دەوێ دوو برادری یەکترین یعنی ئیفراتم کردووە لە خۆشەویستی تۆ بۆ ئەم ئیفراتە خراپە بۆ ئەم ئیسرافە خراپە چونکە حسا وای لێ من حساوی ئینسان بۆ تۆ ناکەم کە حساوی ئینسانیش نەخواڕەوە بەکەم لانی بەرسل لە ئینسان بۆەکەم هەڵبوو ئەوەنە خۆشەوێ ئەوەنە خۆشەوێ بەرزت ئەەکەمەوە ڕۆژێ یەک هەڵە لێ بەدەرکەوت ئیتر یەکسەر تۆ یێتەوە سفر بێتەوە کەمە بێتەوە لە مەرتەبە ئینسانیش ئێتە خوار هەتەوا ئاوا بۆ ئەوە ناکرد هەر بۆ ژن هەر بۆ خێزان هەم بۆ هەموو کەسێ خۆشەویستیەکە بێت لە ئاستی خۆیان بەپێی خۆی ئیمامی شافعی وا فەرمێ هەموو کەسێ بەقەدەر خۆی خۆشت بوێ هەموو کەسێ بەپێی ڕێزی لێ بکرێت ئەگەر زیاتر ڕێزەکە گرت لەواتەی بەسەر ئەشکێتەوە ها ئێستا زۆر جار قسەیەک هەیە ئەڵێ ئەگەر تۆ بەم گەندەڵ و دز و جەردە ئەوانە نەڵێ بابە ئەمە خراپەکەن وا ئەکەن ئێتا حتا قیامەت کەس نەوێ بڵێ واکە وازای ڕاز دەکەن ئەو خۆی وازای ڕاز دەکا ئێتر بەردەوام لە گەندەڵ و لە دزی و ئەمان جۆشان بەڵام ئەگەر یەکێ وتی ئەمە ئاوایە ئەمە بابە نابێ وابێت و ئەمە خەڵک ئاوایە میلەت دەبرسان بێت و فڵانە فیسار و ئەمان خۆشەویستیش ئاوایە بەڕاستی نابێ ئیفرات و تەفریتی تیا بکرێت دەستەکان خۆش بێ مامۆستاژیان زۆر سپاس دەکەین کە لە بەرنامەی ئەمڕۆی باس و خواست لەگەڵ ئێمەدا بووی زۆر سپاس دەکەین و سپاس بە ئامادەبوونت من زۆر سپاسی بەڕێستانەکەم خوای گەورە کاتە زەخیرە قیامەتێم لایەکمان ئینشاءالله لە هەڵەکانمان بگوورێ بینەرانی عزیز و خۆشەویست ئێوەش هەمیشە لە خۆشی و کامرانی دابن خواتان لەگەڵ